بەڵازە لەگەڵتان بەردەوامین و لە کۆتاتەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆدا باس لە کتێبێکەکەین بڵاوکراوەیەکی نوێ ئێتنۆگرافیای کورد لە بڵاوکراوەکانی ڕۆژنامەی قەفقازدا کە ڕۆژنامەکە لە ساڵی 1846 بۆ 1970 بوونی هەیە. مامۆستا کەیوان کە وەرگێڕ و ئامادەکاری لە ڕووسیەوە ئەم کتێبی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و لە ئێستادا بە چاپ و چاپی گەیاندووە و بڵاوی کردوێتەوە. لە 1846 بۆ 1900 هەموو ئەو بڵاوکراوانی کە تایبەت بە گەلی کورد بڵاوکراونەتەوە لە ڕۆژنامەکەیە کۆی کردوێتەوە لە دووتوی ئەم کتێبەدا. گفتوگۆ لەسەر ئەم کتێبە گرنگی و ئامانج لەم کتێباکەین وە گرنگی بە تایبەت بۆ کتێبخانەی کوردی بە تایبەت بۆ بەشی مێژووی کتێبخانەی کوردیەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کەیوان سەدیق مامۆستا لە بەشی مێژووی زانکۆی سلێمانی. مامۆستا سڵاوت لێ بەخێر بێت. پیرۆزبایی بڵاوکردنەوەی کتێبەکەشت لێ بکەین. باسێکی کتێبەکەمان بۆ بکەیت. چۆن بیرۆکەی ئەوەتان بۆ هات ئەم کتێبە بە چاپ بگەێنن بڵاوی بکەنەوە وەرگێڕان بۆم کتێبە بکەن لە زمانی ڕۆسیەوە بۆ زمانی کوردی؟ لە ڕاستیدا من هەر ئەو کاتێک کە خوێنی بە کالیۆرسم تاوا کرد لە زانکۆی سلێمانی و لە زانکۆی ئەمە دووەمی بەشەکەی خۆمان بووین و پێویست بوو کە دوایەوە بخوێنینەوەوانێ و بۆ ماستەر و بۆ بڕوانامە باڵاکانی تر. ئیتر منیش دەرفەتیەوەم بۆ هاتە پێشەوە کە بچمە دەروی وڵات و لە ساڵی 2019 ڕووبکەمە وڵاتی رووسیا و ساڵێک لەوێکانە بە چڕوپڕی زمانی رووسی بخوێنم و 2 ساڵیش سەرقاڵی خوێنی ماستەرەکەم بم. واتە هەتا ساڵی 2022 ئەو کاتە ماستەرم تەواو کرد و گەڕام و بۆ کوردستان. لە ڕاستیدا هەر ئەو کاتێک کە لێرەش بووم ینی پێش ئەوەی سەفەر بکەم بۆ رووسیا و لە رووسیاش بووم من خەون و خولیا و ئارەزوێکی زۆرم بۆ بۆ کە ئیش لە ئەو ئەرشیفە دەوڵەمەندا لەو تۆمارە دەوڵەمەندەی مێژووی کووردا بکەم کە لە کتێبخانە و ئەرشیفخانەکانی رووسیادا هەبووە. چکە ئێمازانین رووسیا هەر لە سەدەی هەژدە بووە بە تایبەتی لە سەدەی 19ەوە پەیوەندی و بەرکی یەکەوتنێکی زۆری لەگەڵ کووردا هەبووە بە تایبەتی لە سنوورەکانی دەوڵەتی عوسمانی و ئێران و بە تایبەتی سەردەمی قاجاریەکان. بۆیە تۆمارێکی گەورەی مێژووی ئێمە مێژوویەکی ونی نادیاری زۆری ئێمە لە کتێبخانەکانی رووسیادا لە گۆڤار و بڵاوکراوە و ڕۆژنامەکانی ئەوێدایە لە بەڵگەنامەکانی ئەو وڵاتەدایە. بۆیە منیش لە ڕاستیدا چکە لە خولیاکەی خۆم هەم وەک ئەرکێکیش سەیرم دەکرد کە مادام من هاتوومەتە وڵاتە مادام فێری زمانی رووسی بووم پێویستە کارێک بکەم کە لە داهاتوە جێگەی خۆی بگرێت. بۆیە هەر لەو کاتەوە چاوم بە ڕۆژنامەکە کەوت ئاشنا بووم پێی بۆ ڕۆژنامەی دڵخوازی من چکە ڕاستیدا من ناوێنم گەنجینەیەکی زۆر گەورەیە و کۆمەڵێک بابەت و وردەکاری زۆری لەسەر ژیانی ئێمە تێدا نەکتەنها لایەنە سیاسیەکە بگرە هەموو لایەنەکانی ژیان ئێمە کە دواتر لە باسکردنی ناوەڕۆکی کتێبەکە هەوڵەدەم بە چەند سەرنجێک لەسەری هەڵوەستە بکەم. بۆیە بڕیارمدا ئیشی لەسەر بکەم بەڵام نایشارمەوە کە ئەو کاتە هێشتا من زمانەکەم وەندە باش نەبوو کە ڕاستە خۆ بتوانم ئیش لەسەر ئەرشیفی و ڕۆژنامێ بکەم چونکە ڕۆژنامەکە وەکو لە پاشکۆکانی کتێبەکە چەند نوێنەیەکم داناوە بە زمانێکی رووسی نووسراوە کە زمانی رووسی ئێستانیە ئی پێش شۆڕشی ئۆکتۆبەرە و ئەو زمانە هەم ڕێنووسەکەی هەم حرفەکانی پیتەکانی هەندێکی جیاوازە. بۆیە من سەرەتا هاتم خۆم فێری ئەم زمانەش کرد واتە هەر خۆم سربەخۆ و دواتر وردە ئیشم لەسەر بەشێک لە ژمارەکانی ئەو ڕۆژنامەیە کرد کە باز لە ئیتنۆگرافیای کورد دەکەن. بەسیشمان لە ئیتنۆگرافیا بۆی وەک بەرچاوڕوونیەک بوانێک کە ڕەنگە زۆر زانیاریان نەبێت لە سەریمە بەسمان لە کولتور و دابوونەریت و ژیانی کۆمەڵایەتی و ژیانی ڕۆژانی کوردەواتە هەموو ئەو شتانی کە بەدەرن لە ژیانی سیاسی. واتە ئێمە لەم کتێبانە هاتوین باسی بۆ منە شۆڕشە کوردیەکان بکەین، باسی پەیوەندیە سیاسیەکان بکەین، باسی ڕاپەڕینە کوردیەکان بکەین. ئێمە بەس هاتوین باسی بەڵێ کولتور و فەرهەنگ و ژیانی کۆمەڵاتیمان کرد و ژیانی ڕۆژانەمان کرد، باسی زمان، فۆلکلۆر، ئەم بابەتانەی کە لە ڕاستیدا تا ڕادێک لای ئێمە پراوێز خراون و گرنگیان پێ نەدراوە. زۆر باشە. ئاماژەت بۆ کردەوەی کاتێک کە بۆ خوێندن ڕۆژێتە وڵاتێکی دیکە هەوڵت داوە کە بیتەوانێت بە دەستی بەتاڵ نەیتەوە لەو ئەزمونەی کە فێری بوویت ئەم ئەزمونە بۆ کەسانی ئێمەش لێرە بتوانیت لە ڕێک کتێبێکی شەبەکەتەوە وەرگەڕاند بۆ کردو کە ئەمە زۆرەکە لەوانێت زۆر کەسمان هەبێت زمانێکی دیکە نەزانێت تەنها زمان کە بیزانێت زمانی شیرینی کوردیە بتوانێت ئەو کتێبانە بە زمانی شیرینی کوردی بخوێنێتەوە کەواتە وەرگەڕانی
هەرچ جۆرە کتێبێک بێت بە تایبەتی کتێبانی وڵاتانی دیکە کە بەسمانی بیانی نووسراون تا چەند گرنگی خۆی هەیە بۆ خوێنەرانی ئێمە وەروە بۆ کتێبخانەی کوردی. بێگومان هەر خۆی خودی پرۆسی وەرگێڕان گرنگیکی گەورەی هەیە چونکە ئێمە لەو ڕێگەیەوە ئاشنای کولتور و ئەو شتانە ئابین کە لە زمانی خۆماندانە بۆیە بێگومان چ بواری مێژووی بێت یاخود ئەو بوارانە بێت هێمێشی تیاکەین وان بوارەکانی تر ئەدەبیات بێت بایەخی تایبەتی خۆیانێ و من زۆر هاانی خوێندکارانی خۆمان لاوانی خۆمانە دەم کە لە ڕاستیدا خەونی گەوران هەبێ ئامانجی گەوران هەبێ بچنە دەروی وڵات بخوێنن و فێری زمانی نوێ بن و دواتر بەڕاستی دنیایەکی تر بەڕویان ناکرێتەوانێ. باشەوە مەسەلە کتێبەکەیان زۆر بە تایبەت زۆر جیاواز زۆر بە بەرزی باز لە ژنی کورد کراوە لەو سەردەمەیە. باشە کتێبەکەی بەڕێزت کۆکراوی ئەو بڵاوکراوانەیە کە لە ڕۆژنامەکەی ئەو کاتە هەبوو یەکێک لە ئەوەی کە سەرنجی ڕاکێشام کچانی ئێزیدی بە تایبەت باسکراوە کچانی ئێزیدی بەم جۆرە نووسراوە کچانی ئێزیدی ئازاد و سربەستن و ڕوخساری خۆیان داناپۆشن شارەزای بەکارهێنانی چەکن و وەک ژنانی دیکەی کورد بەرگری لە ژیان شەرەف و مافەکانی خۆیانەکەن. چۆن باز لە ژنانی کورد کراوە؟ بەڵێ لە ڕاستیدا خودی ڕۆژنامەکە چەند وتارێک یاخود چەند بابەتێکی سربەخۆی بۆ ژن تەرخان کردووە. ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە کە چۆن ڕۆژنامەیەک کە نزیکەی 150 ساڵ لەمەوبەر لە وڵاتی رووسیا دەرچووە بەم شێوەیە یاخود بەم شێوە باڵایە باسی ژنەکات و باسی پێگەی بەرزی ژنەکە باسی ڕەوشتی ژنەکات باز لەوەکە کە ژنی کورد جیاواز لە ژنانی ئەرمەنی لە ژنانی فارس و تورک ڕوخساری خۆی داناپۆشێت کاتێک کەسێک گەبینێت پشتی تێناکات ئاشنای حرەمی سوڵتانەکان و دەرباری قاجارەکان و عوسمانیەکان نییە و جگەلەوە باز لە جوانی ژنی کوردەکە بۆ نمونە لە شوێنێکدا باز لە کچێکی کوردەکە کە ناوی ئادۆ میرامە ئەوەندە بە جوانی وەسفی دەکا کە دەڵێت تەنانەت دوێنەی فۆتۆگرافیش ناتوانێت جوانی ئەم کچەمان بۆ بگوازێتەوانێ. ئەمە لەلایەکتر زۆر باسی ڕەوشت بەرزی ژنی کورد دەکات باز لەوە دەکا کە ژنی کورد ئەوەندە ڕەوشتی بەرزە هەمیشە بە متمانە و بە بێترس دەتوانێت لە بەرامبەر پیاودا بوەستێت چکە هەمیشە شارەزای بەکارهێنانی چەکە و هیچ ترسێکی نییە و لەلایەکی تریشۆ کە لە ڕاستیدا بەم شێوە باسی ژنەکات ئەمە بەیەخێکی هەنووکەی ئێستایشی هەیە چکە ئێمە زانین ئێستا ژنانی ڕۆژاوە چۆن لە سەنگەری بەرگریدا بەرگری لە وڵاتەکان دەکەن و ئەم کتێبەش جەخت لەوە کاتەوە کە لە ڕاستیدا ژنانی کورد هەمیشە ئامادەن بۆی بەرگری لە شەرەف لە منداڵ و لە ماڵ و مڵکی خۆیان بکەن و ڕوبەڕووی دوژمن ببنەوانێ بۆیە بەڵێ زۆر باسی ژنی کوردەکات و جەخت لەوە کاتەوە کە لە چاو هەموو ژنانی گەلانی دراوسێ پێگەیەکی زۆر بەرزی هەیە پێگەیەکی زۆر باڵای هەیە و بە زۆر تایبەتمەندی جێ ئاکرێتەوە کە لە ژنی گەلانی تیکەدانە. باشە بە شێوەیەکی تر باز لە گەلی کوردەکە باز لە ئازایەتی گەلی کوردەکات لە یەکێک لە بڵاوکراوەکانی ڕۆژنامەکەیە کە بەڕێزت وەرت گەڕاوەتە سەر زمانی کوردی و لە کتێبەیە بڵاوت کردوێتەوە کوردەکان بەم جۆرە نووسراوە کوردەکان بریندار و تەرمەکانیان لە شەڕدا بەجێ ناهێڵن ئەوان میوان دۆستن و لە هەمان کاتدا تۆڵە ئەسێنن بۆی بە حاڵی ئەو سوپایی کە لە بەرامبەر کورد شکست دەهێنێت هەرگیز لە ڕاوەدونانی کوردەکان ڕزگاری نابێت. بەڵێ بێگومان ئەوەش یەکێکە لە لایەنەکانی کتێبەکە کە ئێمە لەسەری وەستاوین زۆر جەخت لە نەک هەرتەنها لەم کتێبەدا بەگشتی کوردناسەکان زۆر باز لە میوان دۆستی کوردەکەن باز لەواکەن بۆ نمونە ئەگەر ڕێبوارێک گەشتیارێک ڕووبکاتە ماڵی کورد ڕووبکاتە ڕەشماڵ و هەوارگەی کوردەکان ئەوان گەرمی پێشوازی لێ دەکەن و خزمەتی یەکەن و لە هەمان کادا پارێزگاریشی لێەکەن. سەبارەت بە ئازایەتی کوردیش من دووبارە گەڕێمەوە سەر قسەی خۆم لە ڕاستیدا ئەو نەبەردی و بەرخۆدانی ئێمە ئێستای بینین هەمان ئەوەیە کە لەو کتێبەدا باسکراوە و بێگومان کورد هەمیشە لە مەیدانی شەڕ و جەنگدا گەلێکی ئازا و بێر بووە و هەمیشە بەو پەڕی باوەڕ و قەناعەتی خۆی و بەرگری لە خاک و لە وڵاتی خۆی کردووە. بەشێکی تری کتێبەکە باست لە ڕوخسار و جلوبەرگی کوردان کردووە بە تایبەت ئێزیدیەکان کە ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام زۆر جیاواز لە تورک و فارس و عەرەبەکان جلوبەرگیان پۆشیوە.
بەڵێ بێگومان لە چەند شوێنە کاپاس لەوە ئەکات بە تایبەتی لەسەرەوە وەستێکە جلی کورد ڕنگاڵی و واتە جوانێکی تایبەتری هەیە لە جلی گەرانی دیکە وەجگەلەوە باز لەوە کات کە لە ڕاستیدا کچی کورد هەمیشە سەرڕای ئەوە کە قورسی ماڵەوە کە لە سەرەتی هەر لە منداڵیەوە سەرڕای وەکو ژنێکە بێ منداڵ بەخێو بکات و ئاگاداری ژیانی هاوسەری و ئەوانە بێت و ماڵ بەڕێوەبرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا جوانیەکەی وە گرنگیدانی خۆی بە ڕوخساری پشتگوێنە خستووە بۆ منە جگە لەو باز لەواکە کە جوانکارەکان زایەکانی وەکو خزێم لوتەوانە ملباند و تەنانەت پاوانە هەموو ئەمانیان بەکارهێنا و ئەمەش ڕوخسار و سیمایەکی تایبەتی پێبەخشیون کە جێگەی ئەو ڕۆژهەڵات ناسە ڕووسانەیە خود ئەو گەڕیدە ڕووسانە بووە کە بە مەدانی چوونەتە ناو کوردەکان و خۆیان ئەم شتانیان بینیوە. زۆر باشە اینجا ئێمە لە کتێبخانەی کوردیدا چەندین کتێبمان هەیە کە مێژووی ئەم نەتەوەیی تایە هەوڵت نەداوە چۆن ئەم کتێبەت لە زمانی ڕوسیەوە وەرگەڕاوەتە سەر زمانی کوردی بە پێچەوانەوە کتێبێکی کوردی وەرگەڕیتە سەر زمانە بۆ ئەوەی کە ئازار و مەینەتیەکانی ئێمەش بگات بە جیهان لە ڕێی کتێبێکەوە لە ڕێگەی پەیامێکەوە. بێگومان وەکو بیرۆکە لەلام هەیە واتە بیرۆکێکی لەو شێوەیە بەڵام من هێشتا لە سەرەتای ڕێگاکەیە و لێت ناشارمەوە پرۆسی وەرگێڕانی پێچەوانە لە زمانی دایکەوە بۆ زمانێکی تر قورسترە پێویستی بە ئەزمموی زیاترە بەڵام ئینشاڵا لە داهاتوە هەوڵەدەم ئیش لەسەرەوەش بکەم. ئێمە شیوادارین باس لە زمانی کوردیش کردووە زمانی کوردی بەکار هاتووە چێ بوون ئەوانی کە زمانی کوردیان ناسیوە و وەزانیوە ئابۆڤیان چێیە کە زمانی کوردی لەو سەردەمایە زانیوە؟ ئابۆڤیان لە ڕاستیدا زانە و ئیتنۆگرافیست و کوردناسێکی گەورەی بەڕگەز یاخود بەڕەچەڵک ئەرمەنیە کە لە بەبایەخترین وتارەکانی ڕۆژنامەی قەفقاز کە لە ساڵی 1948 لە ڕۆژنامەکە بڵاوبوونەتەوانێ لەلایەن ئابۆڤیان و نووسراون کە چوار وتاری تقریبان بە دوای یەکدایە کوردناسێکی زۆر باش بوو. بەڵێ هاتووە زۆر بە وردی خۆی جگەلەوەی کە لە کتێبخانە و کتێبەکان دەگەڕاوە لەسەر کوردنووسیەتی دواتر خۆی سەردانی کوردەکانی کردووە ئەو زانیاریانی کە دەستی کەوتە پژڕاستی کردوێتەوە لەسەر زمانی کوردی قسەی کردووە لەسەر خواردنی کوردی قسەی کردووە واتە لەسەر زۆر لایەن وەستاوە لەسەر ئاین قسەی کردووە بۆیە ئابۆڤیان خزمەتی زۆری ئێمە کردووە لە ڕاستی سەرکەوتنە بۆ خواردن هیوادارین بەردەوامی چەندی کتێبی دیکەشتە بەدەستەکانت خۆش بێت ئەگەر یەک دەرفەتی بچووک هەبێت حەز دەکەم لە ڕاستیە چەند کەسێکی لەوانە ئێرە مینبەرێکی باش بێت سپاسیان بکەم ئەوانیش مامەسانی بەڕێزم دکتۆر ئارام عەلی و دکتۆر هاوارن کە زۆر ئەرکیان کێشاو پێداچوونەوە بە کتێبەکە کرد و کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانەکە ڕۆژی دووشەمە ڕێڕسمێکیان ساز کرد بۆ ئەوەی کە ئەم کتێبە بناسیێنن و هەروە خاتوونی دەزڕەنگین خاتوو ئارێز بەرزانەکە دیزایانی بەرگ و شتانەی بۆ کردوم لێرەوە سپاسی خۆمی پێگەێن و دەستخۆشی لەکەم بچووکیشم ماوە کتێبەکە خۆی ڕۆژنامەکە لە 1946 بۆ 1970 بەردەوامی هەبووە لە بڵاوکردنەوە ڕۆژنامەی قەفقاز باشە بەڕێزت بەس هاتووی تەنیا بڵاوکراوەکانی 1946 بۆ 1970 ساڵ بۆچی ئەوەی تیاجێ نکراوەتەوە؟ لە ڕاستیدا ئەوە وەکو پرۆژێک دامناوە بۆ کتێبێکی تر کە ڕەنگ بێ ئەم جارەیان کتێبێکی تریش جگە لەو کتێبێکی تر هێشتا کتێبێکی تریشم ئینشەڵا هەر لە ڕێگایە ئەمەشیان زۆر بەوردی باسی ئەگەر هەر لێرەوە بدرکێنم باسی ژیانی کۆمەڵاتی و باسی زەماوەند و شایی کوردیەکە لە ڕوانگەی کوردناسە ڕووسەکانەوە لە هەموو پارچەکانی کوردستان ئەویش هەر تۆمارێکی زۆر گرنگ و بەبایەخە و ئەو چەند ساڵی کە ماویشە ئینشەڵا بۆ پرۆژێکی تر لە داهاتوە دەخۆش بێت بە هیوای دەست پێکردن و زوو بەرهەمێنانی ئەو کتێبە. سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس.